دەڵێ بەدەستم بێ قادری و نەقشبەندی لەسەر زەوی خوا ناهێڵم لەبەرچی چونکە کاریان هەر ڕەفزدان و کوشتن و شاربەدەریە. هەمومان دەزانین کە جەنابەت دەرچووی قوتابخانەی وەهابیەتی کە لەوەتەی دروست بوون بوونەتە سەر ئێشە بۆ ئومەتی ئیسلام. بۆیە دەڵێن سرت دای لە چێوەڕەش. ئەگەرچی لای جەنابی دکتۆر ئەهلی تەسەووف و تەریقەت کافر و مشریکن، بۆیە دەڵێن سرت دای لە چێوەڕەش. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ، خوای گەورە دەفەرمێ: من عادى لي وليا فقد آذنته بالحرب. رواه البخاري ومسلم. دەفەرمی هەر کەسێک، خوای گەورە دەفەرمی هەر کەسێک ئیعلانی دژایەتی وەلیەکی من بکە، ئەوە من بەخۆم لە جیاتی وەلیەکەی ئیعلانی شەڕی لەگەڵ دەکەم، کە ئەوەش بێگومان ئیعلانی شەڕە لەگەڵ خوا نەمانی ئەو دوو تەریقەتە. هەمومان دەزانین کە جەنابەت دەرچووی قوتابخانەی وەهابیەتی کە لەوەتەی دروست بوون بوونەتە سەر ئێشە بۆ ئومەتی ئیسلام. لە هەر جێگایەک وەهابیەت چەکەرە بکات بەم قۆناغانەدا دەڕوا: تەبدیع، تەکفیر، تەقتیل، تەفجیر. لە کۆتایی 1700 زاینی کە وەهابیەت سەری دەرکرد لە حیجاز تا دروستبوونی دەوڵەتی سعودیا بە باڵپشتی بەریتانیا زیاتر لە 20,000 مسلمان شەهید کرایە. کوشتاریان خستە ناو حەرەمەین مەکە و مەدینە کە حرامە شەڕ لەوێ بکرێت، تا شاری نەجەف و کەربەلا هاتن. پیر و منداڵی مسلمانانیان شەهید کرد، ماڵەکانیان بە غەنیمەت دەبرد، ژنەکانیان دەکردە جاریە. تا لە ساڵی 2014 مێژووی وەهابیەت خۆی دەرخستەوە لە بەرجی داعشدا کە هەموو سەرچاوەکانیان ئەگەر تەمەشا بکەین دەگەڕێتەوە لە بۆ فتوای مامۆستاکانی وەهابیەت و شێخەکانی وەهابیەت. نییە کتێبەکیان هەبی ئی مەسەبی شافعی بی، ئی عەقیدەی ئەشعەری بی، ئی ئەهلی تەسەووف بی. ئەمە مێژووی مەنهەجەکەی دکتۆر عەبدولەتیفە کە شانازی پێوە دەکات. جا بۆیە وا دەڵێ چونکە کاریان هەر ڕەفزدان و کوشتن و شاربەدەریە، بۆیە دەڵێ بەدەستم بێ قادری و نەقشبەندی لەسەر زەوی خوا ناهێڵم لەبەرچی لە ڕزقی تۆ دەخۆن یان لە خاچی تۆ دەژین، لە هەوای تۆ هەڵدەچێشن، سرت دای لە چێوەڕەش.